سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتانم تایبەت بە یادی 16 کیمیابەرانی هەڵەبجە بۆ ئەم بەرنمەیە میوانداری تاقانی هەڵەبجە ڕەسعبیتمان کردووە دەمەوێت کۆمەڵێک پرسیار لەسەر 16 و کارەساتی کیمیا بارانکردنی شاری هەڵەبجە ئاراستەی بەڕێزیان بکەم مامۆستا زۆر بەخێربێت تەندروستیتان چۆنە؟ شکر بۆ خۆ یەخوا باش بێت مامۆستاگیان ئەمڕۆ بەرنامێکی تایبەت بە یادی کیما بارانکردنی پارێزگای هەڵەبجە سازەکەین پێم خۆشانێ پرسیار ئاراستەی بەڕێز بکەم هیوادارم نەبمە هۆی کولانەوەی برینەکانی جەنابێت پێم خۆشە بگەڕێمەوە بۆ ساڵی 1970 یەکەم پرسیار کامەوێت ئاراستەی بەڕێستی بکەم باسی دوایین کاتژمێرەکانی پێش کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەم بۆ بکەیت. سپاس بۆ بەڕێستان. دیارە هەر کەسێک کە باسی کیمیابەرانی هەڵەبجە کات هەر خێزانە و هەر تاکێک و هەر کەسێکە لە هەڵەبجە بووە تراژیدیایەکی تایبەتی خۆی بینیوە و هەچ کەسێک بۆ خۆی نەهامەتێکی تایبەتی خۆی بینیوە. دیارە منیش یەکێکم لەو بنەماڵانی ناوشاری هەڵەبجە کە ماڵمان لەگەڵ ڕێکێکا بووە کە هەم دایرەی ئیستیخبارات و مخابەرات و دایرەی ئەمن و مەکتەب و قایمقامێت هەمووی لەو سنوورا بوو. بە تایبەت نەخۆشخانەی هەڵەبجە بۆ مەبەستی چارەسەرکردنی هاوڵاتیان ئەو نەخۆشخانەیە ساڵانێکی دوور و درێژە لە دروستبوونی هەڵەبجەوە تا ئێستا و نەخۆشخانەیە هەیە وەکو ڕەمزێکی شارەکە ماوەتەوە. دیارە ماوەی چەند ڕۆژێک بەر لە کیمیابارانەکە هاوڵاتیان دەرکیان بەوە کردبوو کە تەحەشوداتی پێشمەرگە و چواردەوری سنووری هەڵەبجە هەیە کە گوایە پازدار داغڵ بە هەڵەبجە بێت و هەڵەبجە ئەگیرێت. هەندێک هاوڵاتی خۆیان ڕزگار کردبوو بۆ شارەکانی سلێمانی و هەندێکی ژەوانەی کە ترسیانە بوو خۆیان پەناگایە بوو لە بەحکمیەوەی هەڵەبجە مەنتیقەیەکی فرە لادێ و فرە شارخاوی و مەنتیقەیەکی جوانی تایبەتی خوا دروستکراوە کە بەخشیوێتیەوە خەڵکە بەڵام هەموو تەمەنی لە ئەم میلەتە لە نەهامەتی و لە ڕاکەڕاکا بردوۆتە سەر. دیارە سەر لە بەیانێکی کە بە تەواوەتی هەڵەبجە کۆنتترۆل کرا پێشمەرگە ماوەیەکی زۆر بوو بە و لێشاوە ببینێت کە داغڵ بە ناو شاری هەڵەبجە بێ بە تایبەت قایمقامێت کە مەسئولی هێزەکانی پێشمەرگە و مەجموعەیە پازدار و لایەنە سیاسیەکان بە تایبەت ئەو کاتە یەکێتی و بزوتنەوە و لە بیرمان نەچێت هێزێکی تایبەتی بەدر کە زۆربەی هاوڵاتی چونکە جلی پازداریان لەبەرا بوو زۆربەی هاوڵاتیەکان وایە دەزانی ئەمانە پازدارن بەڵامانە هێزێکی تایبەتی قواتی بەدری عێراقی معارەزەی عێراقی بوون شان بەشانی لایەنەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە هەموو جەوەکانە بەشداریان کردووە. هاوڵاتیان لە بارودۆخێکی زۆر خراپەشیانیانە بردەسەر لەبەرەوەی کە تۆپخانەکانی ئێران و تۆپخانەکانی عێراق بە چەپ و ڕاست هەبوردوانی هەڵەبجەیان نەکرد بە مەبەستی گرتنی هەندێک جار لەو ساڕوخ و بۆمبانە بەر هاوڵاتیانی سڤیلی هەڵەبجە کەوت ئەتوانم بڵێم بەدەیان هاوڵاتی شەید و بریندار بووە. ئێمە لە گەڕێکی خۆمان وەکو خەڵکەکەی وەکو کوڕەکان و کوانێکە کۆبووینەوە لە ناو کۆڵانەکە ژمارەیە سەربازی کوژراوە هەبوو لە ناو نەخۆشخانەی هەڵەبجە دانرا بوو ینی هەیان بوو تازە هێنابوویان هەشیان بوو دوو ڕۆژ بوو لێە بوو وەکو عادەتی موسڵمانی و شەرع وتمان بە ئەمانە تۆزە خۆڵیان بین بەسەرا ڕۆژگارێکە بێ ئەکرێت کەسێ بێ دەریان کات تقریبان 16 جوندی بوو کوژرا بوون هەروە لە وەکو گەنجەکانی گەڕک توانیمان هەروە تۆزێ بستێ خۆڵ بین بە سەریا و لە ناو چاڵێکە ئەم 16 جوندیە داپۆشین. مشکلەی تاک بە تاکی خێزانەکان بە تایبەت خێزانی خۆمان کە خێزانێکی زۆر قەرەباڵغ بوو کێشەمان لەسەرەوە بووکە شوێنێک نییە بۆی بڕێت مەلجە هەیە یا ئەبێ تەشبیاتی نەبێ ئاشەڵاسا چۆن کەروێش لە کاتێکی دیاریکراوە یەتە دەرەوە و دوای ژەبێ بچێتەوە ژێر خۆڵ و ژێر زەمینەکە بە هەمان شێوە هاوڵاتیانی هەڵەبجە تەشبیاتی نەبێت لەگەڵ حرمەتەوە شێوەی گیاندار ژیانمانە بردە سەرکە هەر کاتێ وەردومانەکرا هەمووی ڕایە کردە ژێر زەمینەکان و دواییش بۆ بینینی یەکتری و دەربڕێنین ئاو ناڕەحەت و خەفەت و بزانین کێ کوژراوە کێ نەکوژراوە خەڵک نەیەتوانی نەبەرەوە سلێمانی دەرچێت نەبووە پشتەوە چونکە لە پێشەوە پردەکەی هەڵەبجە تەقریبا بوویەوە ئاوێکی زۆر هەبوو ئەو ساڵە بۆ نەکبەتی خەڵکی هەڵەبجە بەڕاستی لە مێژووی هەڵەبجە
من بەتەمەنە منە بینیوە هێندە باران و ئاو هەبوو بێ بەڵام نەشم بینیوە لە مێژووی هەڵەبجە 16 بێباران و بێ جەوێکی خۆش جەوێکی زۆر سادە خۆرەتاو یعنی ئەوەندە هێمن بوو هەستی پێ کرد کە بەهارێکی تەواوە دیارە ئەمە حاڵەتێک بوو کە زۆر دەگمەن بوو بۆ خەڵکی هەڵەبجە لە ماڵ لەو گەڕەکەکە کۆ بووبووینەوە 3-4 ژێر زەمینی تیا بوو خەڵکێکی زۆر هاتبوو بۆ ئەوەی سەردانی هەم پێشمەرگە بکەن هەم لەو کاتەشە هێزێکی بزوتنەوەی ئیسلامی بەڕابەری مەوسا مەلا عەلی تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەر تقریبا سعات 11 بەناو شاری هەڵەبجە لەسەرەوە بۆ خوارەوە تێپەڕین لەو کاتەشا فڕۆکەکانە هاتن بەسەر هەڵەبجە سوڕانەوە یعنی فڕۆکەکانەوە نە بە نزمی ئەسوڕانەوە هەموو هەڵەبجە کە ئەیبینی ئەمان زانیەوە فڕۆکەی عێراقیە بە حکومەوەی ئاڵاکەی پێوە بووە ئەو کاتە سێنەجمەکە بوو شەی ئەڵڵاهو ئەکبەرەکە بەسەر ئەڵای عێراقەوە نەبوو و جۆری تەیارەکانیش و سرعەتیان و دەنگیان خەڵکی زانی کامە تیاری عێراقیە زۆر جار ئەوەنە بە نزمی ئەهاتن بەسەر هەڵەبجە سوڕانەوە و دەنگەکەیان بەرڵا کردەوە هەرچی مناڵە بوو زیرەکەی لێ هەڵسا بوو لە تاو ئەو ترس و تۆقاندرن بە تەواوەتی کە ناو کۆڵانەکان پڕ بوو لە سەربازی عێراقی چکەتر کە هەڵەبجە تەوقدرا مەسەن لەو گەڕەکەی خۆمان زیاد لە 15 ئیڤای ئاسکەری پڕ لە چەک و تەقەمەنی و مناڵان یاریان بە چەک و تەقەمەنی و بیرم دێت یەکێ لە سیارە ئیڤاکان پڕبوو لە ئەلغام و فیشک و عیتاد و چوندیەکان خەڵکی گەڕەکەکە خواردنیان بۆ دروستەکردن چکەیان زانی ئەمانە بێدەسەڵاتن بە زۆر هێناونیانەتە ناو شەڕەکانەوە خۆشیان کە قسەیان لەگەڵا کرا هەستی پێ کرد کە ئەمە بە ناچاری لە جنوبەوە هاتوونەتە شەڕەکانەوە بۆی هێناونیان بە کورتی حکوومەتی عێراقی هێناونی بۆ بۆی بیان نابە کوشت سعات 11:35 دیارە حکوومەتی عێراقی بە بەرنامە بردووانی هەڵەبجەی کردی یەکەم بە ساڕوخی عەنقودی و ناپاڵم و دۆشکە بردووانی زۆرترین شوێنی کرد چووکە سعات هێتا 2 سعات پێش کیمیابارانەکە دوو تیارەیەکی جۆری پیلاتۆز تەسنیعی فەڕەنسیە یەکێکن لەو فڕۆکە گەورانە بە تایبەت بۆ جەنگ بەکارهێنرێت ئەمانە ئەمێنەوە بە مەسافەیەکی زۆر ئەمێنەوە ڕەسەدی شوێنەکانەکەن اینجا لەگەڵیشیانە 6 فڕۆکەی سیخۆ و باجەڕی ڕووسی و ئەمانەی کە حکوومەتی عێراقی ئەم جۆرە تیارانەی کە هەیە لە تەمەنی 8 ساڵی شەڕی عێراقیێرانە بەکاری هێناوە جۆرە تیارەیەکی زۆر پێشکەوتوو بوون دەستنیشانیان کردبوو لەکوێ خەڵک کۆبووتەوە بەداخەوە بردومانەکان کە دەستی پێکرد ئەو شوێنانیان بە دەرەجە یەکەم بردومانە کرد کە هاوڵاتی زۆری تایە لەبەرەوەی زۆرترین هاوڵاتی بێتە قوربانی بەداخەوە هەر لەو بردومانە من لە بردومانی یەکەما بریندار بووم ژمارەیە هاوڵاتی لە لاما شەهید بوو بەڕەحمەبێت دڵشاد کوڕێکی گەنج و ماڵی کاک ڕزگار نزیکەی 5 خێزانێکی 5 کەسی بوون هەر 5یان شەهید بوون شیرین ئافرەتێکی زۆر نازداری جوان دراوسێمان بوو حامیلە بووتە لە چەند ڕۆژی داهاتۆ مناڵیە بوو بەداخەوە هەردووکیان مناڵەکەش و سپارچە یابووی لە سکی و مناڵەکەش و دایکەکە شەهید بوو بە کورتی ینی هەسێ کرد کە ڕۆژی قیامەت و ڕۆژی حەشر هەڵسا و چکە خەڵک نەیبینی بوو بەو شێوەیە حکوومەتێک بردومانی خەڵکەکەی خۆی بکات بۆیە بە بریناری یەک دوو برادر هەڵیان گرت و بردویانە ژێر زەمینێکەوە ئەمە سەرەتایەکی ناخۆش و سەرەتایەکی نەهامەتی بوو بۆ خەڵکی هەڵەبجە کە تیارە زۆر جار هاوڵاتیان ئەڵێن بەوانی کە دێن سەردانی هەڵەبجەکەن و ئازانە تەنها یەک بۆم دراوە لە هەڵەبجە لە کاتێکا لە 16 هەتاوەکو 1/4 نزیکەی 440 بۆمبی ناپاڵمووی کیمیاوی و جۆرە چەکی تر بەکارهاتوە لە ناو هەڵەبجە ئەمە وای کردووە کە ئەو ڕێژەیی کە باسەکرێ لە بریندار من قەناعەتم وایە کە هەموو خەڵکی هەڵەبجە بە چەکی کیمیاوی کەوتووە ئەوەی کە شەیدیە بۆ شەیدیە بۆ ئەوەی برینداری هەبوو بە ڕێژەی دەرەجە یەک ئەوەشی کە نەی بووە مادەم لە ناوی کیمیابارانەکەەوە حسابی برینداری بۆوە کرێ حەقە هەم حکوومەت هەم ڕێکخراوەکان نەڵێن 10,000 بریندار و 5,000 شەید چونکە ئەو 39,000 هاوڵاتی کە لە ناو هەڵەبجا بووە بەلایەنی کەم و 25,000 کەسی چەکی کیمیایی بەرکەوتە لەبەرەوە هەموو تاکێکی هەڵەبجەیی لەبە سنووری هەورامان و شارە زور و تاسی سادەقیش زەرمەندیە کە من لەو بردووانەی کە حکوومەتی عێراقی بەسەر ئەو میلەتەیە ئەهێنا خەڵک کە زۆر زەڕورە لە لای من هەمیشە باس کرێت
ناکرێت حکوومەتی عێراقی لەبیر بکرێت لەو تاوانانی کە بەرامبەر بەگەلی کورد کراوە تۆ کاتێکە شۆڕشەکەی لە دەرەنجامی شۆڕش هاوڵاتی سڤیلە بێتە قوربانی پێشمەرگای بێتە قوربانی بەڵام نەبوو لە دنیا هاوشێوەی نەبووە حکوومەتی خۆی بردومانی شارەکەی خۆی بکات من باوەڕم وایە لەو وەردوانەی هەڵەبجات دە جوندی عراقی نەکوژراوە لەبەرەوەی ئەوەی کە کوژراوە لە سەدا نەوەدی هاوڵاتی و سڤیلە و پێشمەرگە بە ڕادەیەکی زۆر کەم بۆتە قوربانی لەبەرەوە زۆر بەیان هەم چەکی دژێکی ماویان پێبوو هەم قیناعیان پێبوو هەم بەدلەشیان پێبووە و ئەوەی کە تەنها قوربانی زۆریە هاوڵاتی و خێزانەکانی هەڵەبجە بوو کە لە سەدا 68 قوربانیەکان ژن و مناڵن بەداخەوە لە ناو هەڵەبجەکەی سەر ڕێژەکە زیادی کردو ئەمە سەرەتایە و هەنگاوێکی زۆر مەترسیدار بوو بۆ تێکچوونی شیرازەی خێزانی هەڵەبجەیەکان و جارێکی تر وێرانبوونی هەڵەبجە کە دەیان جار وێران بۆ ئاوارە بووە بەڵام وێرانبوونی ساڵی هەشتا کەمیێنەیە لە مێژووی دروستبوونی هەڵەبجە. زۆر باشە مامۆستاگیان دەست خۆش بۆ تۆ پێم خۆشە پرسیارێکی تر بکەم مانای وشەی تاقانە بۆ تۆ چیەگەیەنێ وەک نازنامەیەک ئەم وشەیە بینی یاخود بارێکی کورسە بۆ سەرشانی ئاراز عابید وەکو تاقانەیەکی کیمیابەرانی هەڵەبجە بەداخەوە هەروشەکە خۆی پێناسەیەکی زۆر ئازار بەخشە بەڵامە تەرەمە قەدەری ژیانە ئینسان بارێکی دڵگرانیە بە سەرشانی ئینسانەوە هەرخوای گەورە خۆی توانە سەوری دڵی ئینسان بە لە ڕابردووە و لە قانونی عراقیە بە یەکێک گەوترا تاقانە کاگەر لە خێزانەکە خۆی تەنیا یەک کوڕ هەبووە و کاتەش حکوومەتی عراقی بەداخەوە ڕێزی زیاتری لە کوڕناوە وەک لەوەی کچ چکە کچێ تاقانە وایە و تاقانەی حەو برا وایە نێوە تاقانە بەڵامەگە کوڕێک تاقانەی حەو خوشک وایە پیانەوە تاقانە لەناو قانونی عراقیشە ئەمە بە وشەیەکی دیاردەیەکی باو لەناو میلەتی کوردیشە بە تاقانەی باسەکرا بەڵام لەم دوایانە و لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەداخەوە ژمارەیەک هاوڵاتی هەم لە ئەنفالکراوەکانی کوردستان هەم لە جینۆسایدی کورد هەم لە هەڵەبجەکە نزیکەی 170 کەس هەن کە خۆیان تەنیا ماونەتەوە لە کەسوکارەکانیانەواتە دایک و باوک و خوشک و براکانیان بوونەتە قوربانی بەداخەوە ئەمەش دەستێک هەیە بۆ تێکدانی ئەوەی کە ڕەزامەند نین بەوەی کە تاقانە بە تاقانەی و ڕێزی تایبەتی لێ بگیرێت تاقانەکانە و کەسانن کە لە کیمیابەرانی هەڵەبجە دایک و باوک خوشک و برا سەرجەم ئەندامانی خێزانەکە بوونەتە قوربانی و کەسەکە خۆی بە تەنیا ماوەتەوە بەڵام زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بە پلانێکی تایبەت دەستکاری ئەم دەستەواژەیی کردووە خێزان هەیە کە هاوڵاتی ماڵ و مناڵەکەی شەید وە بەڵام خودی خۆی دایک و باوک و خوشک و برا و ئەمانەی هەموو ماوەتەوە ئەمانەشیان هێناوە خسوێنەتە لیستی ئەوەی کە ئەویشیان بە تاقانە حساب کردووە خەڵکەیە تاکە نەفرێکە لە کیمیابارانەکە دەستگیراندار وە دەستگیرانەکەی شەید بووە ئێستا ئەم کوڕە ژن و مناڵی حەو کەسی حەو مناڵی هەیە ئێستا ئەم کوڕژ بە تاقانەیە حسێ بکرێت لەبەرەوە پرۆژه یاسایەکی زۆر خراپە بەڵام تاقانەی لە لای من بەڕاستی وشەیەکە لە ناخی دڵ و دەروونما چەسپیوە کە تەمەنامە کرد کە منیش وەکو هەر تاکێکی ئەم نیشتیمانە ئەم وڵاتە ئەم شارە پێم نەوترایە تاقانە و بەڵامەتر کە هاتووەتە پێشەوە ڕەزامەندی خوای گەورەیە کە کەسانی وەکو ئێمە خۆیان تەنیا ژیان بەرنەسەر بەڵام دڵخۆشم بەوەی لەوەی کە لە شارێکە ژیان بەسەرە بم هەموو خۆم هەم بە بەحرەمی هەموو تاکێکی خێزانی هەڵەبجەیە زانم هەموو تاکێکی هەڵەبجە و شارە زور و بگرە کوردستانیش بە کەسوکاری خۆمە زانم منەگەل لە هەڵەبجە نەبوومایە لە هەر شوێنێکی ترا بوومایە نەمەتوانی درێژە بە ژیان بم لەبەرەوەی وەفا و دڵسۆزی خەڵکی هەڵەبجە بۆ من و تاقانەکان هێندە بە ڕێزەوە سەیرەکرێت من خۆم بە قەرزاری هەموو تاکێکە زانم یاخوا لەش ساغبی هەمیشە تەندروست باش بیشەڵا خۆی گەورە تۆ بۆ ماڵ و مناڵەکەی خۆت تەمەند درێژ بکات مامۆستا حەزەکەم و پرسیارەش بکەم تا چەند کۆمەڵگاوە هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقیش توانی ویانە کەمێک لە ئازارەکانی تۆ بەرکەوتوانی دیکەی چەکی کیمیایی کەم بکەنەوە خۆی بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە
ئێمە خۆمان وەکو تاک هەوڵی ئەومان ناکە بەڕاستی دۆسیەکەمان پێناسە بکەین تا ئەم لە حەزەی کە یادی 30 ساڵی کیمیابارانی هەڵەبجەیە قسە لەگەڵ جەنابتایەکەم خۆمان پێناسەکاری ئەو تاوانەی بەرامبەر بەگەلی کورد کراوە خۆ ئەگەر ڕاگەیان کارەکان نەبن دەنگی دەیان هاوڵاتی و دەیان شوێنی وەکو هەڵەبجە و سێنان و دۆڵی جافایەتی و بارزانی و فەیلی و ئەنفالەکان ئێستا کەس دەنگی نایبیستن لەبەرەوە ئێستا ساڵانێکە ڕاگەیاندن دەورێکی کاریگەرە بینێ لە مەسلەی دۆسیەکانی کیمیاباران بەش بە حاڵی خۆم چه حکوومەتی هەرێمی کوردستان چه حکوومەتی عێراقی بە مقەسرە زانم لە ئازە و تاوانی بەرامبەر بەگەلی کورد کراوە ئێمە ئەگەر پێمان بڵێن وەڵا خانوویەکمان بۆ کراوەتر وازاننی هیچیان نەهێشتێتەوە کاتێک کە خێزانێک مێردەکەی شەیی دەبێت دایکێک مناڵێت 2 مناڵ 3 مناڵی هەیە کەسێک لە حکوومەتی هەرێم و کەسێک لە حکوومەتی عێراقی تایسە نەهاتوە سەردانی خێزانەکە بکە بزانێت بپرسێت چۆن ژیانی بردووەتە سەر چۆن ماڵ و مناڵ بەخێوە کات ئایا تەنها بڕەپارەیە کە 400,000 دینارە ئەیداتە بنەماڵە شەیدێکی شیرازە تێک چووی دەستی ڕژێمی عێراقی بەداخەوە من ئەمە بە نەنگیەکی زۆر گەورەی ئێزانم کە حکوومەتی عێراقی زۆر بە زەحمەت باز لە مەسلەی جینۆسایدی گەلی کوردەکە لە نێویشیانە هەڵەبجە و قەناعیشم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان مقەسرە بەرامبەر بە دۆسیەی هەڵەبجە و پێناسەکردنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و من بە تەحەداوە ئەڵێم لە سەردانەکانمان لە 2023 لە سەردەمی جەنابی ڕەحمەتی مام جەلالەوە کە سەرە کۆمار بۆ هەتا ئێستا حکوومەتی عێراقی بە یەک وشە باسی لە مەسلەی جینۆسایدی گەلی کورد نەکردو لەگەڵ حکوومەتی عێراقیە و دەبووی ئێستا پارێزگای هەڵەبجە بە هەموو مەحافڵزەی سلێمانیەوە باباسکەیت کە بەشی ڕۆژئاوای چەمچەماڵە بەشی خواروی ئەنفالکراوەکانە بەشی ڕۆژهڵاتی هەڵەبجەیە بەشی سەرەوەی قەڵاتزیە و ڕانیەیە لە نێویشیانە سەی سادق و پێنجۆنی شوێنەکانی تر دەستی خاک نییە لە محافڵزی سلێمانیە جینۆساید نەکرابێت دەبووی ئێستا هەموو پارێزگای سلێمانی ببەخشرایە لە سەررجەم ئەو داهاتانەی کە لە هاوڵاتی وەرەگیری ئەم لە زەریبە لە ئاو لە کارەبا لە نەخۆشخانە ئەسڵە نەبووایە حکوومەتی عێراقی پارێزگای سلێمانی بابینەوە سەر هەڵەبجە لەگەڵ ئەنفالەکانە بە شێوەیە مامەڵی لەگەڵا بکردایە هاوڵاتی شادومان وایە بەوەی کە هەر کات کە حکوومەتی هەیە حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە بەداخەوە ئەو پلان و بەرنامانی کە دانرێت لە ساڵی 2015 حکوومەتی هەرێمی کوردستان هەم هاوڵاتیانی هەڵخەڵەتان و هەڵ حکوومەتی عێراقیشی قەناعەت پێکردووە کە ئێمە داهاتی ژێرزەوی بەکارهێنین بۆ خزمەتی هاوڵاتیانی خۆمان ئەگەر حکوومەتی عێراق ئەمە داواکارێکە وایە ژمارە 13 لە بەرواری لە مانگی 2015 بە کتابێکی ڕسمی ئاراسی حکوومەتی عێراقی کردووە ئەگەر ئێوە قەرەبووی زیانە مادیوگیانەکان نەکەنەوە ئێمە لە فرۆشتنی داهاتی ژێرزەوی و سەرزەوی قەرەبووی زیانەکانەکەین فەرمەوە تا نە حکوومەتی عێراقی قەرەبووەکە کاتەوە نە هەرێمی کوردستان لەسەر ئەو داهاتی کە هەیە ئەتوانێت قەرارێک با لە پەرلەمانە بۆ قەرەبووکردنەوەی زیانە مادی و گیانەکانی کوردستان لە نێوشیانە هەڵەبجە زۆر باشە مامۆستا خۆت بەرکەوتەی چێکی کێمیاییت چ کاریگەرێکی لەسەر تەندروستی خۆت جێهێشتووە من یەکێکم لەوانەی کە لە هەشتاوەشتەوە ئەناڵێنم بەدەست هەناسە توندیەوە بەڵام شەرم گرتومی کە لە خۆم ناڕەحەتتر هەیە سەردانی نەخۆشخانەکانەکات لەوە چێ من بە شێوەیە لە شێوەکان و دەرمانانی لە خەستەخانە هەیە بتوانم لە دەرەوە دابینی بکەم بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە مێژوویەک نەبێ بۆ تۆمارکردنی ناوەکان بەسواسەوەم چەند ساڵیدا ڕابردوو نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە توانیوێتی لە هاوڵاتیان تۆمار بکات و لیستێکی هەبێ کە پێویست بەوە کات هەچ کەسێ بێ لە کۆڵینەوە بکات لە بریندارەکان تەندروستی کیمیاباران وەکو نەخۆشیش تەژبیاتی نەبێت شێتمەنجە وایە ئەوەی کە کیمیاوەکە لی یابێت و بەرکەوتە بوو بێت زۆر جار بە مناڵێن تەندروستیت زۆر باشە هیچ کێشەیەکی نییە من پرسیارەکەم لە ناو خێزانێکی سیانزە کەسیە 12 شەید بوو بێتەوە بە بریندا خۆت بە تەنیا ڕزگارت مابێ ئەبێ باری تەندروستی من خۆم تەنانە لە تەندروستی و دەرونیەوە ئەبێ چۆن بێت لە کاتێکە هەندێک هاوڵاتی وا سیرەکەن کە تۆپیەکەن یا قسەیەکەن وازانێت ئێستا من حالێن لە گیرفانمان حەب لە گیرفانمان لە ناو سیارەکە شروبیتیایە
شەو جارێ هەتا بەیانی 5-6 جار هەڵەسمەوە بۆ بەکارهێنانی هەندی دەرمانی تایبەت. هەندێک جارەچمە شەودرنگە ئەچمە نەخۆشخانە بۆ مەسلەی هەناسە توندی. ئەمە من نامێ بیکەمەوە سیلەیەک بۆ بەکارهێنانی خۆم، بەڵام ئەمە مێژوویەکە من قەناعەتم وایە تەنانەت مردنەکەشم بە هەناسە توندیە بێت ئەو کاتە ئەزانێکە ناڕەحەتی سیەکان چۆنە. مامۆستا باسی لە خۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەت کرد. ئەوان تا چەند هاوکاری بەرکەوتوانی چێکی کیمیایەکەن و هاوکات ساڵانە کۆمەڵێک لە بەرکەوتوانی چێکی کیمیایی ئەنێردرێنە وڵاتی ئێران یاخود کۆمەڵێک پسپۆر لەو دیەوە یەنە هەرێمی کوردستان یەنە پارێزگای هەڵەبجە بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان. ئەمە بە چه ئاستێک گەیشتووە ئێستا بارودۆخی ئێرانیش بە شێوازێک لە شێوازەکان گۆڕاوە، ئەمە تا چەند کارەکە بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی قورسترەکات. خۆی ئەمە قسەکەیە کە پێشتر کە کردم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەطلەبی وایە لەسەر مەسەلەی جینۆساید لەو نەوتەی کە ئەیفرۆشێت، لەو داهاتەی کە هەیە، لەو گومرگانی کە لە سنوورەکە هەیە، ڕێژەیەک دەستنیشانەکرا بۆ چارەسەرکردنی بریندارەکان بە یەک جارەتی. بریندار چارەسەر ناکرێ بە جار و دوو جار و ساڵی جارێک بچێتە دەرەوە بۆ ئێرانیا مەجموعەیە دەرمانی بدرێتێ. ئەو نەخۆشخانەیە ئەبێ بە شێوەیە لە شێوەکان احتیمامی پێ بدرێت کە پێویستی بە هیچ شتێک نەبێت، پێویستی بە دکتۆر نەبێت. تۆ نەخۆشێک سعات 2 شەو 3 شەو دایکێکە تووشی هەناسە توندیە بێت داغڵێ و نەخۆشخانەیە کرێت، ئەبێت دکتۆری تایبەتی هەبێ بە بەردەوامی چاودێری بکات. ناکرێت نەخۆشخانەی کیمیاباران هاوکاری نەکرێت، پێویستی بە دەرمان و داواکاری و دکتۆر هەبێت، ساڵی جارێ بپارڕێتەوە بڵێ دژمارەیە بریندارمە ئەی بەمە ئێران. باش نەخۆش هەیە بەڕاستی براوەتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن، بەڵام سەدانی تری وا هەیە کە پێویست بەچوو بردنە دەرەوە کات. ساڵی جارێک من ئەسڵەن ڕۆژەبەر 1-2 ڕۆژبەری یادەکە شتێکم نووسیوە، تکایە وتارمە خوێنەوە، وتار بۆ کەسێکە خوێنرێتەوە بۆ حکوومەتی خوێنێتەوە کە گوێت لێ بگرێت. ئەوانەی کە هەیە یعنی من ئەوەی کە ئیسە باسیەکەم باس لە چارەسەرکردنی بریندارەکان بێنەرەوە بە چاوی خۆت 30 ساڵی کیمیاباران کراوە، 35 ساڵە ئێماڵین بریندارەکان، تۆ بەدەیان لەو بریندارانە وەفاتیان کردەوە. دوای کیمیابارانەکە ینی بریندار هەیە 2016 وەفاتی کردەوە. باش معقول نیەتەوە نتوانی بە بەردەوامی حکوومەتی عراقی بهێنیتە ژێرباری ئەوەی ئەسڵەن بەشێکی نەخۆشخانەی ئەوەی چارەسەرکردنی کێشەی چاوە، سنگە، مناڵبوونە، هەناسە توندیە، ئەمانە ئەسڵەن ئەبێ کارێ بە حکوومەتی عراقی بکەی بە شەرمەوە وشەی هەڵەبجە بەکاربێنێ. لەبەرەوە ئەمە کێشەیەکە لە کێشە گەورەکان. من قەناعەتم وایە کە بریندارەکان بوونەتە وەسیلەیەکی بێتاقەتکار کە تەحملێکی زۆریان هەیە. هەندێک جار من قەناعەتم وایە مەسەلەی سیاسی بەکارهێن لە مۆسەلەیە لە پڕێکا بۆ ماوەی 6 مانگ موچەکانیان ڕایگیرێت دوای سەردانێک و بە دواچوونێکی چەند کەسێک وەلای حکوومەت جارێکی تر بۆیان ئیعادەیە کات. تۆ بەچی یاسایەک پارەکە بەچی یاسایەک ئەی بڕی بەچی یاسایەک ئەی دەیتەوە. ئەجا ئەوەی کە هاوکاری بۆ ئەەکەیت با بچێ ئەو پارەی کە وەریەگرێت بۆ چارەسەری خۆی بەکاری بێنە، بەڵام بڕێ پارەی تردانێ بۆ ئەوانەی کە هەویان نییە یا یارمەتی نادرێن و دەرمانەکان بە ناڕەحەتە کڕن. بە تایبەت ئێستا مەجموعەیە لەو بریندارانە ڕێژەکەیان زۆر کە مەباری تەندروستیان بەڕادەیە خراپە. من بۆ خۆم شەرم لە حاڵی خۆمەکەم کە ئەوان نەبینم بڵم نەخۆشم. مامۆستار ئێستا کێشەیەکی تریش بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی هەیە، ئەوانی بە ئامێری هەناسەدانیان هەیە لە ماڵەوە دیسان نەبوونی کارە بە لە پارێزگای هەڵەبجە لەم بارودۆخەیە هۆکارێکی ترا بۆی ئەوان تووشی ناڕەحەتێکی زیاتر ببنەوە. خۆی پارێزگارە ئەیتوانی سەلاحەتەکانی خۆی بەکاربێنێت، ئەوانەی کە لە ژنەتۆبی دەستنیشانیانەکان بەڕێبەرایەتی تەندروستی دەستنیشانیانەکە بۆ پێدانی کارەبا هەم بەرگرانی مادیە هەم ئێستا من ئەم چەند ڕۆژی ڕابردوو 1-2 نەفەر پەیوەندیان پێوە کردوین لەسەر مەسەلەی ژنەتۆبیەکە بۆیان نووسیەوە کە پێویستی بە کارەبایە. حکوومەتێک بە حکوومەتی خۆی ڕێگە نەدات کە بۆ 200 بریندار بۆ شارێک ئەسڵەن وای هەڵەبجە کارەبای لێ نەبڕایە، نەک بەو شێوەی کە داوا بکەین بۆ بریندارەکان، چکە ئێمڕۆ لەوانە بەیانی لە خێزانی ترە دووبیانی لە خێزانی ترە. ئەمە ئەبێت چارەسەر بکرێت. هەڵەبجەیەکێکە لەو شوێنانەی مادەم بەرکەوتەیە بە هەموو سنوورەکەیەوە ئێستا کە پارێزگایە ئەبێ کارەبای لێ نەبڕێت، نابێ بە پاڕانەوە بپارڕێتەوە. مەسواسی فەرمانگەی کارەبای هەڵەبجەیە کە بە هەموو بەڕێوەبەر و هەموو شوێنەکانیانەوە کە
ئەگەر لە سەلاحەتی تەواوەتی ئەوە نابێت حەز ناکەن کارەبایی کەس ببڕ بەڵام کاتێککە بە ڕیارێک لەسەرەوە یەتە خوارەوە لە هەولێرەوە بۆ هەڵەبجێتە خوارە و سەدان لادی هەیە نازانن سەدان شارەیە نازانم کەلیمەی کیمیاوی چیەکەی سجیلێکی تازە دروست بووە لە فەرمانگەکانە هەر نازانێ مەعاناتی ڕابردووی ئەو میلەتە چۆن بووە ئێستا قەرارێ دەرەکات لەسەرەوەی سەرتاسەریکە ئەبێ کارەبای هەمووی ببڕێت ئەمە ڕێنمایی جێبەجێەکەن بەڵام پارێزگار بە سوپاسەوە قسەشی لەگەڵ کراوە ئەتوانێت سەلاحەتەکانی خۆی بەکاربێنێت بۆ ئەوی کارەبا بدرێتەوە. زۆر باشە کاگاراست تا ئێستاکەیسی ونبەکانی هەڵەبجە بچی گەشتووە تا ئێسەکاری تیاکرێت من باوەڕم بە هیچ کەیسێک نییە باوەڕم بە هیچ کەسێکیش نییە کە بگەڕێتەوە زۆر جار کەیسەکان بۆ مەسلەی مزایدە خەڵگاتوێتەوە لەبەر خاتری مادە هاتوێتەوە لەبەر خاتریەوە هاتوێتەوە یا ڕای کردو یا کێشەی هەبووە یا کێشەی خێزانی هەبووە بە جۆرە لە جۆرەکان خەڵک هەبووە خۆی کردوێتە مناڵی هەڵەبجەی و هیچ پەیوەندیەکی بە هەڵەبجەیەوە نییە خەڵگەیە ئەسڵەن سوودی لە دۆسیە هەڵەبجە بینیوە بۆ مەسلەی ئێقامە وەرگرتن و باسکردن خەڵک هەیە بە شوێن کە سوکاری ئاگەڕێ کە سوکارەکە ئەو کەسێک کە هەڵی گرتووە یا و کەسی کە دۆزیوێتەوە پێی نەوتوە تۆ دایک و باوکت نییە ئێمە تۆمان بەخێو کردووە لەبەرەوەی هەز بەبوونی خۆیەکە و مناڵی هەیە پێڵێن بڕۆ تۆ خەڵکی هەڵەبجێت لە زۆر لاوە خەڵگا هاوێژنە ناو خەڵکی هەڵەبجەوە بۆیە من بەش بە حاڵی خۆم ئێستا ئەو تیمەی هەیە بۆ پشکنین و بە دواچوون دەبوو هەڵەبجە هەر خۆی بۆ خۆی بەشێکی دیێنەی تیا وایە بۆ ئەوی هەچ کەسێ بەهاتایە تۆ پشکنین و لێکۆڵینەوەی لەسەر کرایە بەڵام ئەوە نە هاوڵاتیان دڵ ناڕەحەت و دڵگران بوون ینی ناڕەحەتیە چێژن کەسێکەیەتەوە ئێستا خەڵگە هاتوۆتەوە لە ئێرانەوە تایسە پشکنینەکەی دەرنەچوە لە قەبوو هەڵەبجە و ناوی هەڵەبجەی پێبەخشراوە خەسەڵە خەڵگەیە لە ئێرانەوە هاتوۆتەوە بۆ بە مناڵی هەڵەبجەی و مناڵی هەڵەبجەی دەرچووە لە هەڵەبجان نیشتەجێ بوو نیشتەجێ نابێ ئەچێتەوە ناو خاکی ئێران خانووی بۆ کراوە خانوەکەی فرۆشتوەوە ناوماڵی بۆ کراوە ناومەڵ ئەمە بە دەرلەوەی کە شیرازی خێزانی بۆ چەند بنەماڵەیەک دەرچووە کە پشکنینەکان دەری خستووە کە مناڵی هەڵەبجە نییە بەڵام هەندێک لایەن و هەندێک کەسایەتی وەریانەگرن بە مەبەستی ئەوەی کە نازانم بۆچ مەبەسێ ڕوانگەی ئینسانیەکەی بەکارێنن یا ڕوانگەی سیاسەتە یا تەوجیهاتە من خوازیارە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی بەڕەحمانە تەعامل نەکا ئەگەر حکوومەت بێ لەگەڵ هیچ کەیسێکا بە عاتفی نابێویشکە بێ یاسایەنە مامەڵە بکەیت بە شێوەیەک هەچ کەسێ هاتەوە خوێنەکەی لێ وەرگرە و بە ڕێز و بە حرمەتەوە بینێرەوە بۆ شوێنەکەی خۆی بەڵام لەگەڵ ئەوەشدا بێ حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاستیە بزانێت لە کیمیابارانی هەڵەبجە بە تەحەداوە یەک مناڵ نەچۆتە خاکی سلێمانی و هیچ کەسێکیش نەیتوانیەوە دەربازی ببێت لەبەرەوە هەر مناڵێک لە ئەو دیوی حکوومەتی عراقی و لە ناو حکوومەتی عراقیەوە بێتەوە بە تەحەداوە ئەڵێ مناڵی هەڵەبجە نیە. زۆر باشە مامۆستا لە کاتی دادگایکردنی دیکتاتۆر سەدام حوسێن ئامادە بوویت لەوێ قسەیەکت پێوت پێم خۆشە باسی ئەو بابەتە بکەیت. دیارە سەدام حوسێن هەم عەلی حەسەن مەجید هەم سەدام حوسێن کاتێکە محکەمەکەی بە تایبەت عەلی حەسەن مەجید کە دەستی پێکرد من 2 ساعت و 20 دقیقە لەو محکەمەیە بەشداریم تیا کرد لەگەڵ ژمارەیە هاوڕێی خۆم و زۆرترین بەڵگە و دیکۆمنتی کیمیابارانی هەڵەبجەشم بردە ناو دادگاکەوە و لە کاتی ئەوە نیە ئیسراحەت وەرەیگیرێت یعنی وایان کردبوو عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم و جەماعەت لە بەردەمانە هاتوچۆیان نەکرد بە عەرەبی بە عەلی حەسەن مەجید وتوتم ابن المەجید ابن المەجید لای کردەوە طبعا ئەوەنە زەختەکان لەسەری بوو فشارەکان بە عەرەبی وتی شرای تشتریت وتمانی عەدمەک من لە سێدارەت هەیە دوایی بردمیان بۆ پێشتریش بردمیانە ناو 1-2 کەیسی ترەوە بە هەمان شێوە لە مەسلەی زیندانیکردنی سەدام حوسێنە لە ڕێگەی بەرپرسیەکەوە برامە ناو زیندانیە تایبەتەکەی سەدام حوسێن لە ناو زیندانیەکە تەمان ئەمریکیمان لەگەڵا بوو ئەوان ترسیەوەیان نەبوو کە من ئینفعال بکەم یعنی هەرشانیان نابووە سەرشان بۆی نەتوانی بجوڵیت پێمەوتە نەموو طبیعیە ئەوانیان زانی کە طبیعی نیم کاردانەوەیەکە بێت
هەر قسەیان لەگەڵا کرد و ئێمە خەڵکی هەڵەبجەین دوو کە زوین ئەویتریان خەڵکی هەڵەبجەنەوە ئێمە خەڵکی هەڵەبجەین و ئەم کوڕا خۆی تەنیا ما و مەجموعە قسەی کرد سەدام حوسێن وتم منی ئەدام تەکەم دەستی کرد بە پێکەنین بزەیە گرتی هەندێک قسەی کرد بەرامبەر بە پیادەی کوردی کە چۆن بەشداریان کردو لە مەسلەی کیمیاباران وتی من بە پیادەی کوردی وتووە هەر شوێنێک بدرێ بەدەستەوە بۆ دوژمن من چەکی تیا بەکارێن پێم وتم آخر بەرامبەر گەلەکەی خۆت وتی من نەم کردو علی حەسەن مەجید کردو دیفاعی لە خۆیە کرد بەرحاڵ پێم وتم تۆ سەرۆکی وڵاتێکی ئەکرێ شارێکی وەکو هەڵەبجە هاوڵاتیەکانە بێتە قوربانی خۆتی لێ بە ئاگا بکەیت وتی ئەوە شەڕ ئەوە دو قسەیە و کابرایە زۆر باشە کاگاراس ئەمەوێت ئەوەش بپرسم بە پارێزگابوونی هەڵەبجە کە خۆت بەڕێز دێکێک بووی لەوانەیە کە زۆر خۆشحاڵ بووی بە پارێزگابوونی هەڵەبجە و جلە ڕەشەکانت لەو کاتەیە لابرد و فڕێتیە بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی چی ئەگۆڕێت لە دوای ئەوە شتێک ئەگۆڕێت کە جیاواز بێت لە پێش بە پارێزگابوونی هەڵەبجە دیارە کەسانێکی زۆر هەم لە پەرلەمان هەم لە خەڵکی دڵسۆز هەم لە بەرپرسەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەو لە جدیان نابوو مەسلەی بە پارێزگابوون مەسلەی بە پارێزگابوون پێناسیەکی تایبەتی خۆی هەیە ئەم پارێزگابوونە بۆ ئەوە نییە کە حەسکەین کە بڵێن وەڵاهی لە سلێمانی جیابینەوە نە ئەمە لەسەر ئاستی نێو دەوڵەتی مەسلەی بە پارێزگابوون حساباتێکی تایبەتی بۆ کرێت ئێستا هەر سەرنج بە حکوومەتی عێراقی بە هەفتەیە بڕیاریە هەڵەبجە 16 بەڵێ ڕسمیە بە سەدان پرسیار لە پێیج و کەناڵەکانە گەنج و خەڵک پرسیەتی هۆکەی چییە بە بەردەوام جوابی ئەو ماوەتەوە فاجعە حەلەبجە ڕوویاوە کیمیابارانی هەڵەبجە کراوە لە ساڵی ئەوەنە بەدەست ئەوەنە ئەمە ئەبێتە پرسیار لە ناو کۆمەلگای عێراقیە وردە وردە ئەو جیلەی کە هەیە کە ئەڵێن 16 پشووە پرسیار لەسەرەوە دروستەکەن کە چییە ئەو وەختەباسی ئەو تاوانانەیە کرێت کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە گەلانی کردو و 16 وەک یەکێ لە تاوانترین دەستی ڕژێم مەسلەی هەڵەبجەیە من کاتێ سەر کۆمار کاک دکتۆر لەتیف بانگی کردم لەگەڵ شانازخانە بانگێشتیان کردم لە بۆ بەشداریکردن لە مەرسومی بە پارێزگابوونی هەڵەبجە یعنی یەکێ لە هەرە ئاواتەکانم کە ساڵانە لە وتار و لەبوونە و لە یادەکانە من بۆ خۆم ئەتوانم بڵێم لە ماوەی 35 ساڵی ڕابردووە زیاد لە 6 جار وتارم خوێندەوە برادران خوێندویانەتەوە هەمومان خاڵی سەرەکیمان بە پارێزگابوونی هەڵەبجە بووە یعنی چەند جارێک لە سەردەمی مامی ڕەحمەتی و کاک شەوکەتی ڕەحمەتیە مناقەشەی ئەومان کردووە کە هەموو جارێ وتویانە کاتەکەی ماویەتی ئەبێ عێراقی ئاعترافی پێ بکە خۆشبەختانە کە چوومە بەغا لەوێ ئەو وەرەقەی کە واژۆکەی لەسەر کرا کە دوا واژۆس سەر کۆمار کردێتی من سوپاسێکی تایبەتیم هەیە بۆ پەرلەمانی عێراق و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و دکتۆر خالید شوانی وەکو دادگای سەرۆکی دادگای عێراقی و جەنابی کاک دکتۆر لەتیف ئەم سێ کەسایەتیە کوردە بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر 3 دەست واژۆ کرا لەگەڵەوە شار واژۆکردنەکەی لە ناو پەرلەمانی عێراقا گەورەترین دەستکەوت بوو بۆ هەڵەبجەیەکان کە کۆدەنگیەک و فرەدەنگیەکی لەسەر بوو کە هەڵەبجە بکرێتە پارێزگا هەچەنە ململانەیەکی زۆر هەبوو لەسەر بە پارێزگابوونەکە تۆ بەیانی لە ڕووی یاساییەوە بجەیەکی تایبەتی بۆ دادرێت حساباتێکی تایبەتی بۆ کرێت کاندیدی تایبەتیت ئەبێت ئەنجومەنی تایبەتی تێبێ بجێ تایبەتیە بێ زانکۆکانت هاوشێوەی زانکۆکانی عێراق دەستە خوشکایەتیان بۆ دروستە بێ لە ئاستی نێودەوڵەتیە حساباتی پارێزگا بۆ کرێوەکو پارێزگای نوێنێرتە بێ کە ئەچیتە دەرەوە بدێکە ئەچێ لە شوێنەکە حسابی پارێزگای بۆ کرێت لەبەرەوە تەنها وشەیەک نییە بەڵام ئەوەیە بەڕاستی خۆشحاڵە بم کە لە دامەزراندنەکانە لە پشکەکانی کە حکوومەتی عێراقی دایەنێت ڕەچاوی سەرەکی کە سوکاری قوربانیەکان بکەن یەک خاڵ هەیە خەڵک دەبێ بیزانێت حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان هەر پلە و پۆستێک هەر دەسەڵاتێک هەر شتێک بکات لەبەر خاتری قوربانیەکانی هەڵەبجێ لەبەر خاتری تەمەنێکی پڕ لە مێژووی سەروەری قوربانیدان و بەرخوردانی خەڵکی هەڵەبجە و شارە زور و هەورامانە بەڵام ئەوەی کە حکوومەتی عێراقی و ڕێکخراوەکان و کۆمەلگای مەدەنی کە ئەیکات بۆ هەڵەبجە لەبەر خاتری وشەی کیمیابارانی هەڵەبجەیە دەبێت
حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجە یەکەم سنوورەمان سنوورێکی باڵادەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان جینۆساید کراوی لە بەردەسایە هەڵەبجە و ئەنفال و چەمچەماڵ و قەڵاتزی و شوێنەکانێکی تر هەبێ کار لەسەرەوە بکات لە ناو پەرلەمانی عێراقا ئەمانە بچەسپێنێ بە ڕسمی بۆ قەرەبووکردنەوەی زیانە مادی و گیانیەکان و پێناسەکردنی جینۆسایدی گەلی کورد. زۆر باشە کاگاراست خۆشە باسی ئەم جیلە تازەیەت کرد کە بەڕێگاوم پێ ئەگەر ڕەنگە زۆربیان نەزانم شانزی سێچی لە پارێزگای هەڵەبجە ڕوویاوە ئەمەوێت لە کۆتاییا پەیامی بەڕێز وەرگرم کە پەیامت چێ بۆ ئەم جیلە کە ڕەنگە تەنیا لە ڕێگەی فیلمەکانەوە یاخود لە ڕێگەی گێڕانە و کتێبەکانەوە کارەساتەکەیان بەرگوێ کەوتبێت و بۆیان گێڕدا بێتەوە. بەپی یاسا و پێی شەرعیش ئێمە پێمان خۆش نییە هیچ کەسێک ئازار بچێژێ بەڵام زەڕورە وەکو زانیاری هەموو گەلێک بە تایبەت نەوە لە دوایینەوە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە بە تایبەت پەروەردە و دووەمیش ڕاگەیاندنەکان هەمیشە ئەوانەی کە ئازار لە دڵیانایە بیانی هەنن لەگەڵ قوتابخانەکانە لەگەڵ گەنجەکانە بەرنامە و سیمیناریان بۆ بکەن کەناڵەکان قسە لەسەر ئەو حاڵەتانە بکەن بە بەردەوامی کە بەرامبەر بەگەلی کورد کراوە هەرچەنە وەسواسی زۆربەی بەڕێوەبەرایەتیەکانی دەرەوەی هەڵەبجەکەم کە بە بەردەوامی سەردانی مۆنمنتی هەڵەبجەکەن وە خوێندکار و گەنجەکانیان ڕائەسپێرن بۆ ئەوەی چاویان بۆ تاوانە بکەوێت کە حکوومەتی عێراقی کردوێتی بەرامبەر بەگەلی کورد من قەناعەت وایە هەر گەلێک هەر گەنجێک هەر وڵاتێک هەر هاوڵاتێک ڕابردووی خۆی بە عەرەبی سەیف نەکات بە ئینگلیزی و خەزنی نەکات لە مێشکیا و نەزانێت ڕابردوو چی بەسەر هاتووە حتمما خەلەلێک هەیە لە ئیدارەدانی ئەو حکوومەتە بەرامبەر بە گەنج وەیە من خوازیارم گەنج لەگەڵ داوای مافی خۆشگوزەرانی بکات بەڵام زەڕۆریشە بێگانەیەک لە دەرەوەیەت ئێوە مێژووی تۆی بنووسێتەوە بەڵام تۆ مێژووکە لە بەردەسابێ نەزانی چ نەهامەتیەک لەگەڵ خۆشیەکانیشە کە خی گەورە چی بێبەخشین نەهامەتیش بەسەر ئەو گەلا هاتوو. زۆر باشە کاگاراس هیوای تەمەند درێژی بۆ خوازین ئیشەڵا تەندروستی و هەمیشە باش بێت بەڕاستیەتە بەسی کارەساتێکی مەبەرانکردنی هەڵەبجە بکەین و قسەی لەسەر بکەین کەمە خوشحاڵ بووم کە ئەمڕۆ لێرە بوویت ئیشەڵا خۆی گەورە تەمەنێ پڕبەرەکەت و بە تەندروستێکی باشەوە بەردەوام بیت لە ژیانکردن ئێوە سڵاو وەستافی ڕادیۆی شارە زۆر دەستان خۆش بێت هیوای تەمەند درێژی بۆ گوێگرانە خوازم. سەلامەت بی زۆر سپاس دەکەم. بەرنمەیەکی تایبەتم بە یادی 38 ساڵێکی مەبەرانکردنی شاری هەڵەبجە پێشکەشکردن بە هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.